سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرتچێکین. ئەزانی سپۆرتچێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرتچێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان، ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ تایبەت بە شیکاری وەرزشی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆژ ڕۆژێکی تایبەتە، وەکو پێشتر لە سەرەتای هەفتەکەەوە باسم کرد لەم هەفتەیە تەواوی تایبەتمەندی خۆی هەیە و تایبەتمەندیەکانیش بە دیار کەوتن. ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوەیکی گرنگی لە مێژینە هەیە کە توانم بڵێم جگە لە ڕێڤەرپلیت و بۆکا جۆنیۆرس ڕەنگە ئەوە بڵێم تەواو بێ لە بڕووی ئەو سیراعی کە هەیە، بەڵام وەکو ئەوەی کە جەنگێکی تەواو ڕاستەقینە کە بوونی هەیە ڕوبەڕووبوونەوەی نێوان مانچستەر یونایتد و لێڤەرپوڵ هەیە و قسەیەکی کورت لەسەر بەرشەلۆنە و شکستەکەی بەرامبەر قادش کە دوو هەنگاوی تر ریاڵ مەدریدیان لە بردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانی نزیک کردوانێ و بەپێی دەرفەتی ژەگەرتوانیمان قسەیەک دەکەین لەسەر یەکسانبوونی ڕۆما و ناپۆلی و هەروەها جامی ئیتالیا کەمشە و ئینتەر و میلان ڕوبەڕووی یەک دەبنەوە. من سەرەتا بەوە دەست پێ دەکەم، حەز دەکەم بە گرافیکێک ڕوونکردنەوەیکی سەرەتاتان پێ بەم لەبارەی مانچستەر یونایتد و لێڤەرپوڵ، دواتر بە دیوی شیکارینە، بە دیوێکە هەمووان بزانین بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەیە هێندە گرنگە لە جیاندا، بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەیە هەمووان باسی دەکەن. سیراعی ئەم ڕوبەڕووبوونەوەیە چییە؟ هەمووتان دەزانن کە باسی کلاسیکۆ کرێڵێ کاکە ئەمە جەنگی هەرێمی کەتەلۆنیا لەگەڵ مەدرید و بنەماڵەی مەلەکی ئیسپانیا. ئەی جەنگی ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و لێڤەرپوڵ چییە؟ ئایا واقعیەتی ئەم ڕووداوە یاخود ئەم یاریە چییە؟ با پێکەوە باسێک لە گرافیکەکە دەدەین و لە دوای گرافیکەکە پێکەوە کارەکەمان ئەنجام دەدەین. تاوان مێژووی ڕوبەڕووبوونەوەی نێوان مانچستەر یونایتد و لێڤەرپوڵ کە وەکو باسم کرد ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتمەندە لە مێژووی پرێمەر لیگا بۆتان وەردەگرم 178 یاریان لەسەر ئاستی ئینگڵتەرا ئەنجام داوە. مانچستەر یونایتد 68 یاری بردووەتەوانێ، لێڤەرپوڵ 60 یاری بردووەتەوە، لە 50 یاریدا یەکسان بوون. لێڤەرپوڵ لە سەرتاسەرە خاوەنی 49 نازناوە، مانچستەر یونایتد خاوەنی 44 نازناوە کە لەم 49 نازناوە لێڤەرپوڵ 13 نازناوی ئەوروپیەیە، بۆیە هاندەرانی لێڤەرپوڵ و ئەویانەیە خۆیان بە فەخری ئەوروپا لە ئینگڵتەرایەتە بەرچاو، لە بەرامبەردا مانچستەر یونایتد 6 نازناوی ئەوروپی هەیە. ئەمە بابەتەکە بوو، بەڵام ئەمەوێ ئەسڵی سیراعی نێوان مانچستەر یونایتد و لێڤەرپوڵ یاخود ئەو جەنگەی کە لە نێوان ئەم دوو تیپەیە بۆتان باسکەم و دواتر دەچمەوە سەر یاری ئەمڕۆ لەبەرەوەی ئەمە یعنی زۆر دەڵێ بەقوەترین یاریە، بەهێزترین یاریە، دوژمنایەتیە، یعنی گەورەترین یاریە، بۆ با پرسیارەکە وەڵام بینەوە. تاوان لە ئاستی جوگرافیە لێڤەرپوڵ و مانچستەر یونایتد، لێڤەرپوڵ و مانچستەر، شاری لێڤەرپوڵ و شاری مانچستەر کە بێگومان مانچستەر هەردوو مانچستەرەکەی تێدایە 30 میل لە یەک دوورن، 30 میل لە یەک دوورن لەسەر ئاستی جوگرافی. نزیکەی 150 ساڵ لەمەوبەر
150 ساڵ لەمەوبەر کاتێک خۆتانزان شۆڕشی ئەوروپا شۆڕشی بازرگانی بووە بە پیشەسازی بووە کە پیشەسازی گەورە ئەنجام درراوە و هەموو ڕێگە گواستنەوەکانیش بۆ ڕێگەی بازرگانی پیشەسازی ڕێگە ئاویەکان بوون. بەریتانیا لێڤەرپۆڵ دەکەوێتەوە سەر ئاوە سەرچاوی گواستنەوەی بازرگانی پیشەسازی لە بەریتانیا یاخود لە ئینگلتەرایە لێڤەرپۆڵ بووە و منبعی پیشەسازی بازرگانیش لە ناو مانچستەردا بووە کەوابێ هەر کارێکی پیشەسازی بازرگانی کە هاتۆتە نێو ئینگلتەراوە بە لێڤەرپۆڵا تێپەڕی و ئەنجا هاتۆتە مانچستەر ئەنجا هاتۆتە نێو مانچستەر. بەڵام لە سەدەکانی ڕابردووە ئەو کەسە بازرگانەکانی مانچستەر یونایتد یاخود کەسە گەورەکانی مانچستەر یونایتد هەوڵ دەدەن یاخود کار دەگەن بۆی کەناڵێکی ئاوی دروستەکەن کە ڕاستەوخۆ شاری مانچستەر لە ڕووی بازرگانی پیشەسازیەوە بە ئاو بەسەوە و کەشتیانەی کەیەن ڕاستەوخۆ بێنە شاری مانچستەر لێڤەرپۆڵ وەلا بنرێت کە لێڤەرپۆڵ شارێکی گەشتیاری بووە و سوودێکی زۆری لە وەرگرتووە لە پێشتردا. بەڵام ئەمان ئەم کەناڵە ئاویە دروستەکەن بەمەش لێڤەرپۆڵ وەلا ئەندێ لێڤەرپۆڵ پشتگوێخرێ و مانچستەر خۆی ڕاستەوخۆ هەموو کارەکان لای خۆیەوە جێبەجێ دەکات. ئەسڵی جەنگی خەڵکی مانچستەر لەبەروی ئەمە ئەسڵەکە تەنها لەسەر تۆپ نییە جەنگی نێوان ئەم دوو شارە. ئەسەر دەچمە کۆمەڵە تایبەتمەندیەوانێ سەرتان سوڕەمێنێ. جەنگەکە لە نێوان هەردوو شارەکەیە لە نێوان تەواوی خەڵکەکەیە تەنها لە تۆپی پێیان نییە. بەڵام ئەمە سەرەتای ئەو جەنگە بوو کە لە نێوان لێڤەرپۆڵ و مانچستەر یونایتد دروست بوو. دواتر ئەم جەنگە یعنی دەگوازێتەوە بۆ تۆپی پێ کاتێک لە سەردەمی شەستەکاندا بیلشانکڵی ڕانەراتی لێڤەرپۆڵ دەگرێتە دەست و کات بەڵێنیەوە دەدات کە ینی ئەم تۆڵەیە لە مێشتی خەڵکی لێڤەرپۆڵا ماوە تاوانێ ئەم پێیان وایە مانچستەر غەدێکی گەورەی لێکردن کاتێک ئەم کەناڵە ئاوێ دروست کرد هەوڵێن لە تۆپی پێوە ئەم تۆڵەیە لە مانچستەر یونایتد بکەنەوە. بیلشانکڵی تەنانەت بەڵێنیەوەشەیە و خۆتان دەزانە و کاتە مانچستەریش لە تیپێکی بەهێزیە بۆ تاو کاتێ ڕووداوەکەی میونخ ڕوودەدات کە بۆبی چارتۆن دوایی لە کەوتنە خوارەوەکەی میونخ ڕزگاری دەبێ و پێگاتەیە بە دەوری مانچستەرا کۆ دەکرێتەوە تا سەردەمی بۆ بەیسڵی لە لێڤەرپۆڵا کە ئامارەکانی دەیڵێن کە باشترین ڕاهێنەرە لە مێژووی لێڤەرپۆڵا کە لە کۆی 9 وەرزە ینی زۆرترین دەستکەوتی بۆ تیپەکەی ناوە لەوەی کە 3 نازناوی ئەوروپی و 6 نازناوی خولی ئینگلیزی برێتەوە و هەموو ساڵێکیش بە بەردەوامی 2 نازناوی هەبوو. واتە گەورەترین ڕاهێنەری لێڤەرپۆڵ یاخود پردەستکەوتوترین ڕاهێنەری لێڤەرپۆڵ بۆ بەیسڵیە لە ساڵانی هەفتاکان کە لە ماوەی 9 ساڵدا زۆرترین دەستکەوتی بۆ لێڤەرپۆڵ هێناوە و هیچ ڕاهێنەرێک لەسەر ئاستی ئینگلتەراشە لەسەر ئاستی سەرجەمیانەکانی ئینگلتەران نەیتوانیوە لەو ماوە کورتەیە ئەو ڕێژە نازناوە بۆ تیپەکەی بێتەوە بە فێرکسۆنەوە بە گواردیۆلاوە بە کلۆب خۆیەوانە ینی بە سەرجەم ڕانەران و بارسن ڤێنگەر لەگەڵ ئارسناڵدا یعنی ئەمانە هەمووی نانتوانیوە هاوشەوی بۆ بەیسڵی بن. ئەمە یعنی سەرەتایەکی جەنگەکەی لە نێوان لێڤەرپۆڵ و مانچستەر یونایتد. دواتر ساڵی هەشتاکان پاژۆی لە ناوەڕاستی 85 لێڤەرپۆڵ کەوتنیی دەبێ ئەمە تقریبان دەچێتەوە بابی جێڕانەوەیکی مێژووی. بەڵام من دەمەوێت ئەسڵی سیراعەکەتان بۆ ڕوونکەمەوانێ ئەسڵی ئەم سیراعە بۆچی گەورەترین یاریە. کاتێک فێرکسۆن دێتە مانچستەر هەرەو کات لە ئاکادمیای مانچستەرەوە کۆمەڵە یاریزان و دواتر کۆمەڵە یاریزان دێنێت بەڵێنیەوە دەدات و باس لەوە دەکات کە هەمان ئەو بەڵێنەی پێشتر بیلشانکڵی داوێتی باندەرانی لێڤەرپۆڵ وەتوانی لێڤەرپۆڵ بگەێنێتە و لووتکەیە دواتر لەگەڵ بۆ بەیسڵە. بەڵام فێرکسۆن بەعینن ئامان جوانەیە یەتە مانچستەر کار دەکات و لە ساڵی 86 کاتێک کارەکەی وەردەگرێ بەڵێنیەوە بە هاندەرانی مانچستەر یونایتد دەدات کە بیان کاتە گەورەی ئینگلتەرا و ئەو کات کە فێرکسۆن پۆستەکەی وەرگرت لە ساڵی 86 لێڤەرپۆڵ 7 نازناوی ئینگلتەرای هەبوو بەڵام مانچستەر یونایتد تەنها 7 نازناوی بوو. تا 2012 فێرکسۆن بەڵێنەکەی خۆی بردە سەر
توانی مانچستەر بگەێنێتە 20 نازناو و لەڤەرپوڵ تەنها یەک نازناوی لە ماوەی کاری ڕانەراتی فێرکسۆندا دەستەبەر کردو کە خۆی لە خۆشیدا یعنی ئەمە ئەو وەستانی لێڤەرپوڵ وای کرد کە مانچستەر ئیتر وەکو گەورەیەکی ئینگلتەرا نایبێنێ ئەگنا پێشتر وەکو ناوی گەورە وەکو فەخری ئینگلتەرا وەکو مشتێکی دیکەی ئینگلتەرا لێڤەرپوڵ ناوی داهاو ئەوەی کە بمەوێ باسی کەم یعنی سیراعی هەر لەسەر سیراعی ئەم دوانە وتەی ئەستێرەکانی ئەم دوو تیپەیە بۆ نمونە ستیڤن جێرارد لە باسکردنی یاری نێوان لێڤەرپوڵ و مانچستەر یونایتددا دەڵێت خاوەنی درێسی هەموو یانەکانم لە نێو ماڵەکەم بەڵام درێسی مانچستەر یونایتد بوونی نییە ئەمە وتەیەکی باوی ستیڤن جێراردە کە کاپنی مێژووی لێڤەرپوڵ بووە ئەم وتە باوەی هەیە من لە چگە لە وتەی چەند یاریزانێکی تریش کە بە هەمان شێوە بەڵام ئەمە یەکێکە لە ناوداترین وتەکان کە درێسی مانچستەر یونایتد بوونی نییە. گاری نێڤڵ لە وتە ناودارەکانی دەڵێت من ڕقم لە لیڤەرپوڵ و لە شارەکە و لە خەڵکەکەشێتی یعنی سیراعی ئەم دوو شارە زۆر زۆر گەورەیە لە بەریتانیا ئەمە وتەی کاپنی مانچستەر یونایتدە گاری نێڤڵ ڕقم لە لیڤەرپوڵ و لە خەڵکەکە و لە شارەکەشێتی یعنی سیراعەکەیان بە تەواوی گەورەیە لە نێوان ئەم دوو یانەیە و لە هەرە تایبەتمەندی ترەکان لە هەرە خاڵە بەهێزەکان لەوەی کە سیراعی ئەم دوو تیپە بسەلمێنێ ئێمە دەڵێن کلاسیکۆ یاریی گەورەیە یا بۆ نمونە کلاسیکۆ ئەرجەنتین ڕوبەڕووبوونەوەی بۆ کاژۆنیۆرس و ڕێڤەر پلەیت سیراعێکی گەورەیە دێربی ئیتالیا یوڤی و ئینتەر یاریەکی گەورەیە دێربی مادۆنینای نێوان میلان و ئینتەر یاریەکی گەورەیە و سیراعێکی گەورە لە بینیانە ڕوبەڕووبوونەوەی دۆرتمۆند و بایر یاریەکی گەورەیە لیۆن و مارسی یعنی هەموو تیپەکان بۆیە ناوی هەمووی دێنم ئەمێ لۆ بچمە سەر ئەو خاڵە کە دیقەت بدەن لەو سیراعە کە لێرە چەند گەورەیە لەوێ چۆنە هەموو ئەم تیپانە دەڵێن سیراع لە بینیانایە و ڕوبەڕووبوونەوەی یەکەیە بەڵام گفتوگۆی ڕاستەوخۆ بۆ گواستنەوەی یاریزان لە نێوانیاندا هەیە و ڕوودەدا مانچستەر یونایتد و لێڤەرپوڵ 50 ساڵە یاریزانیشان بە شێوەی ڕاستەوخۆ نەگواستەوە 50 ساڵە کارگێڕی ئەم دوویانەیە بە ڕاستەوخۆیی کاریان نەکردو بۆ گواستنەوەی یاریزان پێکەوە بێنە پێش چاوی خۆت 50 ساڵی ڕێکە مێرکاتۆی ڕاستەوخۆ لە نێوان لێڤەرپوڵ و مانچستەر یونایتد ڕووی نەداوە و هەر ئەم یاریە یعنی باسی کلاسیکۆ کرێ باسی یاری کۆتایی چامپیۆنز لیگە کرێ باسی ئەمانەکرێ دڵنیابن لەوەی ئەمە لە هەمووی جیاوازترە زۆرترین بینەر کە هەیە لە تۆپی پێدا کە سەرنجی یارەکان دەدات بینەر و ڕوبەڕووبوونەوەی نێوان مانچستەر یونایتد و لێڤەرپوڵە زۆرترین بینەری لەسەر ئاستی جیاندا هەیە تەنانەت لە ساڵی 2015 بینەری ئەم یاریە دەگاتە 700 ملیۆن کەس کە ئەمە ڕیکۆردی جیهانیە و لە وەرزی ڕابردوو ڕیکۆردێکی زۆر گرنگ دەستەبەر دەکات کە بینەری یارەکانە ملیارێک و 300 ملیۆن کەس لە وەرزی ڕابردوو سەیری یاری نێوان مانچستەر یونایتد و لێڤەرپوڵیان کردووە ملیارێک و 300 ملیۆن کەس کە تاوەکو ئێستا پڕبینەرترینی یاری تۆپی پێ بووە کە سیر کراوە ملیارێک و 300 ملیۆن کەس ڕاستەوخۆ سەیری یاری نێوان لێڤەرپوڵ و مانچستەر یونایتدیان کردووە کە ئەمە خۆی لە خۆیدا ڕیکۆردێکی ژیانێ و ئەمە ژوا دەکات یعنی بەردەوام ئێمە باسیەوەکەین پەخشی یارەکانی ئینگلتەرا گرانی زۆرە ئەی چۆن پەخشی گرانی نابێت تۆ ڕیکلامەیەکەی ملیارێک و 300 ملیۆن کەس دەیبینێ یعنی ئەمە خۆی لە خۆیدا بۆیە بەردەوام داهاتی ئەم تیپانە زۆرە بۆیە بەردەوام داهاتیانەکانی پرێمەر لیگ زۆرە بەڵام ئەوە تا لە یەک یاریان ملیارێک و 300 ملیۆن کەس بینەر بووە بۆیە ئەمە و تایبەتمەندیە دەدات بە یاری نێوان لێڤەرپوڵ و مانچستەر یونایتد کە پڕبینەرترین یاری بووە وامەوێت دیقەتی یعنی سەرنجتان بۆ شتێ ڕاپێشم لە ئینگلتەرایە کە ئەمە خۆی لە خۆیدا تا حەدێک پەیوەندی بە باسەکەی و بە باسەکە و نیە لەبەر لە سیراعی نازناوی ئەم دوانەیان ڕەنگە باسکرێ بۆ نمونە
مانچستەر 21 نازناوی قەڵغانی خێرخوازی ئینگلتەرای بردوێتەوە بەڵام لیڤەرپوڵ 15 بردوێتەوە بەڵام تایبەتمەندیی ئینگلتەراوەیە کە جامی سوپەر لە وڵاتانە زۆر گرنگیە و تیپەکان ڕکابەرێکی توندی لەسەر دەکەن بەڵام لە ئینگلتەرا جامی سوپەر هیچ گرنگێکی نییە بەڵکو ناونراوە قەڵغانی خێرخوازی وە سەر جەمپارە و داهاتەکەی ئێمە بۆ بواری خێرخوازی بەکارێت تەنانەت نازناوەکە ژەفرۆشرێتوانێت لە بواری خێرخوازی لە ئینگلتەرا بەکاردێنرێتوانێت و کارێکی مرۆڤایەتی وەکو یاری دەستپێکی وەرسەیرەکرێ پاڵەوانەتێکە ڕاستە لەسەر ئاستی یوفا وەکو سوپەر حسێوی بۆ دەکرێت بەڵام لە ئینگلتەرا لە مۆزەخانەکانیا ئەم نازناوە هیچ خوێندنەوەیکی بۆ ناکرێت و هیچ کەس نازناوەکان وەکو دەستکەوت وەسف ناکا بۆ خۆیمە بەسم لە قەڵغانی خێرخوازی ئینگلتەرا کە لە بینی بەتەڵی جام و بەتەڵی خولەکەی ئەنجامەدرێ کە لە وڵاتانی ترا پێی دەوترێت سوپەری ئەو وڵاتە بەڵام لە ئینگلتەرا و باخینە بەڵکو دەکرێتە جامێکی خێرخوازی و تەنانەت داهاتەکەش هەمووی لە بواری خێرخوازیە بەکار دێتوانێت کە مانچستەر وەکو ئاماژەم پێکرد 21 نازناویەوەی هەیە بەڵام لیڤەرپوڵ 15 نازناوی ئەوەی هەیە وەکو باسیشم کرد ئەتوانم بڵێم بۆ بەیسڵی باشترین ڕاینەر بۆ کە زۆرترین دەستکەوتی بۆ لیڤەرپوڵ لە کورتترین ماوەدا بەدەستێنەوە لە بەرامبەردا سێر ئالێکس فەرگسۆن سێری مەزن گەورەترین ڕاینەر بۆ مانچستەر یونایتد کە توانیوێتی زۆرترین نازناوەکان بەدەست بێنێت بۆ یونایتد و لەمان کادا یانەکەشی کردوتە یەکێکی دیکە و هێناوێت کە ئاستی لیڤەرپوڵ بۆی کە وەکو گەورەی ئینگلتەرا سیر کرێ ئەگەرچی لیڤەرپوڵ ئەمە بە تاوی ڕەت دەکاتەوە لیڤەرپوڵ پێی وایە هەر خۆی گەورەی ئینگلتەرایە. هێدی ئەمەوە سەر یارەکە ئەمە ئاماژە بۆش بدەم کە یاری پرێمەر لیگ زانیارێکی ترتان بدەمێ بۆی کە پرێمەر لیگ تاکە خولە کە لە 152 وڵاتی جیانە پەخش دەکرێت لە 152 وڵاتی جیانە یارەکانی پرێمەر لیگ پەخش دەکرێت و یەکێک لە پڕبینەرترین یارەکانە لە وڵاتانی چین و هیندستان کە زۆرترین ڕێژەی دانیشتوانیان هەیە یعنی ئێمە هەموو کات باسی داهاتی ئینگلتەرا دەکەین بۆ وا داهات بەڵام هۆکارەکەی ئەوەیە کە پڕبینەرترین یارەکان لە ئینگلتەرا بوونیەیە و 152 وڵات پەخشی یارەکانی پرێمەر لیگ دەکات لە کاتێکدا لە پێشتر خولی ئیتالی لە پێش دەستپێکی ئەمەرزەل لە 136 وڵات پەخش کراوە کە دووەم وڵات بۆ بەڵام خۆتان دەزانێت ئێستا شەرقی ئەوسەتیشی نەما خولی ئیتالیەمووی لە ڕێی یوتیوب بۆ دەبەخشێت لە بەرەو ڕێژەیەش دابەزیوە و خولی لیگەی ئیسپانیش کەوکوی لە یاریە پڕبینەرەکان باسەکرێ و بە حکومی کلاسیکۆمانە لە 126 وڵات پەخش دەکرێت کەوابێ دەرفەتی پەخشیش ئەوەی داوە کە ئەم یاریە کە پڕبینەرترین بێ و بەردەوام بینەرێکی زۆری ئەم یاریە هەبێ. دێسە دێمە سەر تایبەتمەندی یاری ئەمشەو خاڵێکی زۆر گرنگ و تایبەتمەند هەیە بۆ یەکەم جار ڕاهێنەرێکی مانچستەر یونایتد ڕۆبەڕووی لیڤەرپوڵ دەبێتەوە کە تەواو شارەزای ڕانەری لیڤەرپوڵە مەبەستم لە ڕالف ڕانجنیکە یاخود ڕانگنیک ئەمە تایبەتمەندیکی زۆری هەیە کە بۆ یەکەم جارە ڕاهێنەرێک بەم جۆرە لە ستایلی لیڤەرپوڵ شارەزا بێت لە یۆرگن کلۆپ شارەزا بێ و لێرەوە زانیارێکی ترتان پێدەدەم لە ماوەی 2012 بۆ 2020 ڕالف ڕانجنیک یاخود ڕالف ڕانگنیک ئیکتیشافی یاریزان بووە بۆ گروپی کۆمپانیاکانی ڕێدبۆڵ گروپی کۆمپانیاکانی ڕێدبۆڵ چ لە لایپزیکە چ ساڵزبۆرگە ینی دۆزەرەوەی یاریزان بووە دۆزەرەوەی یاریزانەکان بووە لە گروپی کۆمپانیاکانی ڕێدبۆڵ و لێرەوە چیتان پێ دەڵێم ئەم ڕانەرە یەسەی مانچستەر یونایتد ئیکتیشاف یاخود دۆزەرەوەی 6 یاریزانی لیڤەرپوڵ بووە دۆزەرەوەی 6 یاریزانی لیڤەرپوڵ بووە دۆزەرەوەی جوێڵماتی بووە بۆیانەی شاڵگە ئەم بەرگریکاری دۆزیوەتەوە لەوەی کە تایبەتمەندە خۆمان نەزانین باسمان کردووە ڕالف ڕانجنیک یەکێکە لەو ڕایەنەرانەی کە فکرەیەکی گرنگی لە تۆپی پێپەیە ڕالف ڕانجنیک دۆزەرەوەی ماتی بووە دۆزەرەوەی کۆناتی بووە لە خولی فەڕەنسیەوە هێناوێتە یانێ ڕێدبۆڵ لایپزیگ و دواتر هاتوۆتە لیڤەرپوڵ دۆزەرەوەی سادیۆ مانی بووە لە سەنیگالەوانێ ئەو یاریزانەی گواستەوە ڕێدبۆڵ ساڵزبۆرگ دواتر هاتوۆتەوە ساوسامتۆن و وەکو وتم کۆمپانیا گروپی کۆمپانیاکانی ڕێدبۆڵ کە زۆربەی یاریزانەکان لێو دەستیان پێکرۆ لە ساوسامتۆن و مانی هاتوۆتە لیڤەرپوڵ
دۆزەرەوەی ڕۆبێرتۆ فێرمینۆی بەرازیلی بۆ کە هەمومان و کوێرژبەرێکی تەکتیکی وەسفێ دەکەین بەڵام لە ماوەی 2012 بۆ 2020 هەر ڕالف ڕانگنیک دۆزیوێتیوانە دۆزەرەوەی فێرمینۆ بۆ بردوێتە یانەی هۆفنهایم و هەروەها دۆزەرەوەی نابی چیتا بووە نابی چیتا کە دواتر خسوێتە ڕیدبۆڵ سالزبۆرگ لە ڕیدبۆڵ سالزبۆرگ بۆ ڕیدبۆڵ لایپزیگ و لە لایپزیگیشەوە بۆ یانەی لێڤەرپۆڵ کامەش هەر ئیکتیشافی ڕالف ڕانجنیک بووە و کۆتاییاریزانیش مینامینۆ بووە کە لە سالزبۆرگەوانێ هاتۆتە یانەی لێڤەرپۆڵ کەوابێ ئەم یاریە زۆر زۆر گرنگە بۆی کە مانچستەر بەڕاهێنەرێکەوە ڕوبەڕووی لێڤەرپۆڵ دەبێتوانێت کە لەگەڵ کڵۆپە هاوڕێیەکی زۆر نزیکە و لامان کاتدا شارەزایەکی زۆری لەو یاریزانانەیە کە کڵۆپ یاریان پێدەکاوە دەیاندۆزێتەوانێ و پەیوەندیشی هاوڕێتی زۆر بێزیش لە نێوانیانە هەیە چەند جار دانیشتیانە بۆ لە ماوەی ڕابردوودا چونکە ڕانجنیک ئیکتیشافی یاریزان بووە وەک لەوەی کە ڕانەر بوو بێ بەڵام دواتر هاتۆتە نێو بواری ڕانەرانەوە بەم جۆرە دەرکەوتۆ لەبەرەوە ئەم خاڵە بە مانچستەر یونایتد زۆر گرنگە و ئەمە لێکی بەرەو لەگەڵەوەی کە مانچستەر یونایتد بۆ یاری ئەم شەو تایبەتمەندیی زۆریە لە ڕوبەڕبوونەوەی لێڤەرپۆڵ یەک ئەو شکستە ئابروبەرانەی لە نێو یاریگا ئۆڵترافۆرد لە یاری چون تووشیات دوو هەوڵدانی مانچستەر یونایتد بۆ گەیشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهات و سێ پشبەستنە بە ڕانجنیک و ئەوەی کە لە ئەفکاری کڵۆپ تێدەکات کە ئەمە سێ خاڵن بۆی کە مانچستەر یونایتد هەوڵی بۆ بە بەڵام لەگەڵ ئەمانەشە ئەرکان هەر قورسە بۆی کە ڕوبەڕووی لێڤەرپۆڵ ببنەوانێت لەگەڵ تیپەکەی کڵۆپە لێەوە ئێمە سەر کڵۆپ یعنی باوەڕ دەگەن ئێمە هەمومان باز لەوە دەکەین کڵۆپ یەکێکە لەو ڕانەرە سەرکەوتوانەی کاتوتە ئینگلتەرا جێدەستی خۆی بەتاوی نەخشانەوە بەڵام خراپترین ئەنجامەکانی کڵۆپ لە بەرامبەر مانچستەر یونایتدە خراپترین ئەنجامەکانی کڵۆپ لەگەڵ لە لێڤەرپۆڵ و لەگەڵ یانەکانی ئینگلتەرا کە دەسەبەری کردووە لەگەڵ مانچستەر یونایتددا چۆن کڵۆپ بەرامبەر مانچستەر یونایتد گرافیکەکەم بۆ بن بە تەواوی شاشە بە هاوڕێیانیشم لە نزیکەوە بیبینن کڵۆپ بەرامبەر مانچستەر یونایتد لەو کاتەوەی پەیوەندی بە تیپەکەەوە کردووە 13 یاری ئەنجام داوە لەم 13 یاریە 3 یاری بردوتەوە 7 یەکسانبوونی هەیە 2 شکستی دەسەبەر کردووە لە کۆی 39 خاڵ تەنها 16 خاڵی بەدەستێناوە کەواتە بۆمان دەردەکەوێ کڵۆپ خراپترین ئەنجامەکانی بەرامبەر مانچستەر یونایتد بۆ بەڵکو پێویستیەکی زۆری بەوەیە کە ئەنجامەکانی باشتر بکەوە بە تایبەت لە یاری ئەم شەو کە لێڤەرپۆڵ پێویستیەکی زۆری بەوەیە کە یاری ئەم شەو سەرکەوتن تۆمار بکات تا ئەوەی لە ڕکابەری پرێمەر لیگ بەردەوام بێ وەڵا بچمە لای هەنێ کۆمنت و ئەگەر توانیمان بەپێی پێویستیش قسە لەسەر یاریەکەی بەرشۆنەش دەکەین و قسە لەسەر دێربی دەکەین بەڵام زانم کۆمنتەکانی تایبەت بەم یاریە ئەگەر پرسیارێ شتێکاتبێ کاگامان سڵاو لە خۆشت کاگومێدەنوەر کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆتە موسڵمان بۆ خوایە کاک ئومێد ئاگاداریەوە نیم بەسەر چاو کاک کازیانوتم بە سەریعی باسێکی ڕۆما دەکەمەوە بەڵێنی ئەوەم داوە لە یاری ڕۆما و ئینتەرا باسێکی تایبەتی ڕۆما بکەم لەبەرەوەی ئەم یاریە و ئەم سراعی ئەم یاریە ڕەنگە ئێمە لە گرنگجەم یاریەمان زانی بە بەڵکو سیراعەکەی و تەفاسیلێ لە ئێمە نەبوو بۆیە بەو شێوەیە ڕوبەڕوو بوومانتێ کاک ومێدەوە کاکپاڤێڵ جوابی یاویتەتەوانیاڵێ دروێ ڕۆناڵدۆ نەبوو بە موسڵمان کاگڕاستیەڵێ کێ یاری دێربی دەباتەوە چی دەربارەی کردنەوەی میلان لەلایەن محەممەد ئارەزی بەحرێنی خاوەنی زۆرترین پارەیەوە بەرێنانە وەڵاهی کاگڕاستی دوای و بابەتە بە جددی نەکەوتوم و معلوماتم لەسەر و کڕینە نییە بەڵام دێربی سەوڵەیەم سەرنجێکی خۆمی لەسەر بم کە میلان لە بارودۆخێکی زۆر قورسام شەڕ ڕوبەڕووی ئەنتەر میلان دەبێتەوانێ بەڵام ئیترەوە ئامانجەکەی میلان دەورە بینێ کاگە و ڕاستکاوێز دەنگۆیە کاسمیرۆپیەکانە تا ئێستا هیچ شتێک لەو بارەیەوە نییە گرنگجی ماگوایر چییە لە مانچستەر یونایتد ئەمە کاگنەجاح بەس ئەمە مناقەشەی خۆیانە لەگەڵ کاگورەرا مناقەشەیەکەن وەڵا پێکەوە دانیشن پێکەوە بۆیشی باسکەم خۆیەوە لە یەک نزیکن بۆچی دانیشم تەفاسیلەکەیتان لێرە بم لەگەڵ کاگونەرا پێکەوە دانیشن
مناقەشەکەی بەمزانە سوودی مانگوایەر چیە بۆ مانسەرەتت کاکزیاد دەڵێ لێڤەرپوڵ بە ئاسانی دەباتەوە ئەوەی کە کریستیانۆ یاری دەکا ئەگەر هەیە کریستیانۆ یاری کەوتە یاسێ شتێک لەبارەیەوە نییە ئەم شەو یەکێک لەو یارانەی کە باس کراوە دوێنێش بە خێرایی بۆم باسکردن ڕوبەڕبوونەوەی نێوان بەرشلۆنە و کاردژ بوو من دوای یاری کلاسیکۆ بەرنامەیەکم لەسەر ڕیاڵ مەدرید کردوتم ئێستا ڕۆڵی ڕایەنەر زۆر گرنگە لەوەی کە بزانێت چۆن ئیدامەیەم تیپە با چۆن ئەم تیپە ڕێک بخا بۆی کە ئەو شکستە قورسی یاری کلاسیکۆ لە یادکە وە دوێنێش هەمان خاڵم باس کردوانە پاشکستی یۆرۆلیگ زۆر گرنگە بۆ چاوی کە بتوانێت بەرشەلۆنە ڕێک بخەوە ئەو خاڵەشم باس کرد کە قادش یاری مانەوە دەکات قادش لە پلەکانی کۆتایی ڕیزبەندیە و زۆر پێویستی بە سەرکەوتنە بەرامبەر بەرشلۆنەوە بوونی وەڵامە بەرامبەر بەرشلۆنە تاوەی بە ئاسێکی بێزە و دەرکەوێ و ئەوە بوو بەشی دووەم ڕوویدا قادش توانی گورزی خۆی لە بەرشەلۆنە بوەشێنێ قادش توانی کە سێ خاڵی گرنگ لە بەرشلۆنە وەربگرێت بۆ هەنگاونانی مانەوە لە بەرامبەردا بەرشەلۆنە شکستێکی نوێی توژات بەمەش بە تاو نازناوی خولی لیگەی ئیسپانیان پێشکەشی ڕیاڵ مەدریدکی لەبەری جیاوازەکە گەریارە دواخراوەکەشی بێرێتەوە دەبێتە 12 خاڵ ئەبێت چاوەڕوانی 4 شکستی ڕیاڵ مەدرید کە لە کۆی شەژیاری داات و کە ئەمەش شتێکە لە ئاستەمەوە نزیکە. هەمان قسە دووبارە دەکەمەوانێ کاری چاوی بەرشلۆنە لە وەرزی ئەم ساڵە کارەکان سەرجەمی دەستکەوت و سوود لێوەرگرتنە بۆ وەرزی داهات و دۆزینەوەی ئەم کەلێنانە لە یەڵی بەرگری بەرشلۆنە ئەگەر چاوی پرۆژەی لاپۆرتا جێبەجێ دەکا و چاوی پرۆژێکی گەورەی هەیە بۆی دەردەکەوێت کەم بەرگری کارانە خزمەت بە بەرشلۆنە ناکەن بۆی دەردەکەوێت کەم یاریزانە خزمەت بە بەرشلۆنە ناکەن لەبەرەوە گوڵبژێرێکی زۆر باش دەکرێت بۆ پێگاتەی بەرشلۆنە بۆ کۆتایی وەرز وە کۆتایی وەرز مێرکاتۆیەکی بێز بۆ چاوی ئەنجام دێت وە ئەو کات دەردەکەوێت پرۆژەکەی چاوی چۆنە و چۆن نییە و بیریشمان لە گفتوگۆی دەرەوە یاریگا شاکاتێک چاوی بوو بەڕانەر من باسم لەوە کەوتم چاوی لە پێکرانی ئامانجی سەرەکی لایەنەی سەددا سەرکەوتونە بۆ لەوەی کە خولیانە پاڵاوانەکانی ئاسیا بۆیانی سەد بەرێتوانێ بەڵام ئێستا لێرە من پێم وایە وەکو ئەم نیوە وەرزی کارکردنە من چاوی بە سەرکەوتووە زانم لەبەرەوەی بەرشەلۆنەی تمۆحێکیە و بەرشلۆنە و شێوازێکی یاریکردنی بە بەرشلۆنە بەخشیەوانێ و دواتر بەرشلۆنە ئامانجەکەی خۆی پێکاکەویش گەیشتنە بە چامپیۆنزلیگی وەرزی داهاتوو کە ئەمە کیفایەتە بۆ ئەنجامەکانی بەرشلۆنە وەرزی ئەم ساڵ و کۆتایی وەرزەکە بۆ بەرشلۆنە زۆر تایبەتمەندی دەبێت لەوەی کە مێرکاتۆ چۆن ئەنجام دەدات. ڕوبەڕووبوونەوەی ڕۆما و ناپۆلی کە ڕۆما بۆ یەکسانبوونەی دوێنێ مۆرینۆ وەڵامێکی گەورەی ئیتالیاییدا وەڵامێکی گەورەی داوەرانی ئیتالیاییدا سەرڕاوی کارتی سووری ڕوبەڕوو بەرزکرا بەڵام هەر کۆڵی نەدا یەکسانبوونێکی بە نرخی لە نێویارگای دیۆگۆ ئارماندۆ مارادۆنا بەرامبەر ناپۆلی دەسەبەر کرد کە بەم شێوەیەش ناپۆلی بە ڕێژەیەکی زۆر لە خولی نازناوی خولی ئیتالی دوورخستەوە جیاوازیەکەی لەگەڵ میلانا کردە 4 خاڵ باسی تایبەتی ڕۆما و باسی مۆرینۆ و کارەکانی لە وەرزی ئەم ساڵە وەکو ئاماژەم پێکردووە لە پێش یاری ئینتەر میلان بە تایبەت لە سەری دەدوێم و باسی دەکەم وە کۆتاشت دەمەوێت کە باسی بکەم ئەم شەو یاریی گرنگەیە لەگەڵ یاریمان سەرا ئەویش دەربی لامادۆنینە دەربی تووڕەیی کە دەربی تووڕەی ناسراوە لە کوردیەکەی خۆمان و ئیتالیا پێ دەڵێن لامادۆنینە و لامان کاتیشە عەرەب پێڵە دەربی الغەضەب ئەم شەو ئینتەر و میلان لە یاریی زۆر تایبەتمەندە لە نێو یاریگای ئینتەر میلان ڕوبەڕوو دەبنەوە کە یاری چوونیان بە یەکسانبوون کۆتایی هاتووە بارودۆخی ئینتەر میلان زۆر جیاوازە لە میلان ئینتەر میلان زۆر باشتر ئامادەیە ئینتەر میلان زۆر بە پێگاتێکی تۆکمەتر ئامادەیە بە پێچوانەوە میلان نوقسانێکی زۆری لە پێگاتەیە لە میوەندە لە ڕوبەڕووبوونەوەی ئینتەردا بەڵام بەردەوام دێربیەکان ئەگەر هەر پێگاتەیەکە پێبێ ئەگەر هەر یاریزانێکە پێبێ ئەگەر هەر نوقسانیەکە بێ کە دەڵی یاری دێربی تایبەتمەندی خۆی هەیە و هەچ کەرەسەیەک یاری پێ بکرێت لەلایەن ڕانەرانەوە ڕۆڵێکی زۆر جیاوازی لە نێو یاریگا دەبێت کە هەمووان بە تایبەت ئەم یاریە ئەنجام دەدەن و چاوەڕوانی کۆتاییەکی ناوازە دەکەن بۆیان. تەواوی بابەتەکان ئەمڕۆ بە پێی توانە پێشکەشم کردن وەکوەوەی کە باسیشم کرد ئەوەیە کە
ئەو سیراعی نێوان مانچستەر دوو لیڤەرپوڵ زۆر ئامانجم بوو بۆ ئێوەی بینەری باس بکەم. هیوادارم سووتان لێوەرگرتی بێ و لێرەوە دەمەوێت سوپاسی کاکە بەختیار خەدورۆ کاکە دابان نەبیل بکەم و سوپاسی هاوکارانیشم بکەم بۆ بەرنامە ئەمڕۆ و سوپاسی سپۆنسەری سەرەکی بەرنامەم پێشەنگای سپۆرتچیک بۆ کەلوپەلی وەرزشی بکەم تا سپێی بەخواتان ئەسپێرم شاد و کامەران بن خواتان لەگەڵ. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.